ڕۆژی 16 ئازاری 2020 سەرۆکۆماری عێراق دکتۆر بەرهەم ساڵح بە فەرمی عەدنان زورفی کەسایەتی شیعەی ڕاستپارت لە ماوەی 30 ڕۆژدا حکومەتی نوێ پێک بێنێت. ئەوە لە کاتێکدایە کە دۆخی وڵات دەستەویەخەی چەندین قەیرانی ئاڵۆزە. بە تایبەتی نێوماڵی شیعە تووشی دابەشبوون بووە و دۆخی وڵات بەهۆی خۆپیشاندانە جەماوەریەکانەوە ناسەقامگیرە و دابەزینی نرخی نەوتیش بودجەی وڵات و باری ئابووری خستووەتە مەترسی گەورەوە. لە هەمان کاتیشدا گوێزانەوەی ململانی نێوان ئەمریکا و ئێران ئاسایشی عێراقی تێکداوە. ئەمە جگە لە کەڵەکەبوونی پاژماوەکانی جەنگی تایفی و پەیوەندی ئاڵۆزەکانی نێوان هەولێر و بەغدا کە لە ساڵی 2003 تا ئێستاش بێچارەسەر ماونەتەوە. کەواتە کەسایەتیەک کە خۆپیشاندەرانی عێراق پێی ڕازی بن گەندەڵ نەبێت و لا وێرانکاری وڵاتدا بەشدار نەبوو بێت و بتوانێت ئەو دۆسیە ئاڵۆزانی ئاماژەیان پێدرا چارەسەر بکات خواستی قۆناغەکەیە. بەڵام ئایا ڕابردووی زورفی دەتوانێت وەڵامی ئەرێنی ئەو پرسیارەمان بداتەوە؟ أنها مع تطلعات الشعب العراقي بكافة فئاته منذ سقوط النظام البائد وإلى الآن. عەدنان زورفی لە ساڵی 1966دا لە شاری نەجەف لەدایک بووە. کۆلێژی فیقهی لە زانکۆی کوفە تەواو کردووە. لە ساڵی 1983دا بووەتە ئەندامی پارتی داوای ئیسلامی. لە ساڵی 1970دا بە تۆمەتی ئەندامێتی ئەو پارتە زیندانی هەتاهەتایی بەسەردا دەسەپێنرێت. بەڵام لە ڕاپەڕینی 1991دا لە زیندانی ئەبوو غرێب هەڵدێت و بەشداری ڕاپەڕینی نەجەف دەکات و برینداریش دەبێ و دواتر دەچێت بۆ کەمپی ڕەفحەی سعودیە. بەهۆی کوشتنی پەنابەرێکی عێراقیەوە سعودیە زیندانی دەکات. لە ساڵی 1994 لە دوای دەرچوونی لە زیندان لە ئەمریکا دەبێتە پەنابەر و لە شاری دێربوونی ویلایەتی میشیگان نیشتەجێ دەبێت و ڕەگەزنامەی ئەو وڵاتە وەردەگرێت. ناوبراو لە کاتی ڕووخاندنی ڕژێمی پێشوودا و لە نێوان ساڵانی 2003 و 2004دا دەبێتە وەرگێڕی هێزە ئەمریکیەکان. دواتریش دەبێتە متمانە پێکراوی پۆڵ بریمەری حاکمی ئەمریکا لە عێراق و دەکرێتە ئەندامی دەستەی سەر لە نوێ بیناکردنەوەی عێراق لە شاری نەجەف. لە ساڵی 2004دا و لە کابینە کاتیەکەی ئایەت عەلاویدا بۆ ماوەی 2 ساڵ دەبێتە پارێزگاری نەجەف. لە ساڵی 2004دا دەبێتە دامەزرێنەری بزوتنەوەی وەفا بۆ نەجەف و دواتریش دەبێتە ئەندامی دەستەی ئەنجومەنی پارێزگای نەجەف. لە نێوان ساڵانی 2006 بۆ 2009 دەبێتە بریکاری یاریدەدەری کاروباری هەواڵگیری لە وەزارەتی ناوخۆ. لە ساڵی 2009دا بۆ جارێکی تر هەڵدەبژێردرێتەوە بۆ پارێزگاری نەجەف و تا ساڵی 2015 لەو پۆستەدا دەمێنێتەوە. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە بەر لە ساڵی 2003 ناوبراو کە لە میشیگان لە دوکانێکی گۆشت فرۆشیدا کاری دەکرد. لە ساڵی 2014دا بووە یەکێک لە سەرمایەدارەکانی عێراق. ناوی بزوتنەوەکەشی گۆڕی بۆ بزوتنەوەی وەفای عێراقی و بووە خاوەنی 6 کورسی پەرلەمانی و بەشێک لە کوتلەی نەسر کە حەیدەر عەبادی سەرۆکایەتی دەکات. من خلال تكليفي بهذه المهمة. لە دوای ئەوەی دکتۆر تۆفیق عەلاوی نەیتوانی متمانەی ئەنجومەنی نوێنەران بەدەست بێنێت بۆ جارێکی تر وڵات کەوتەوە ناو بۆشایی دەستوریەوە. بۆیە نێو ماڵی شیعە ویستیان بە دەستەیەکی 7 کەسی چارەسەرێک بدۆزنەوە. ئەوانیش نەگەیشتنە چارەسەر. تەنانەت چاودێرانی سیاسی سەردانی ژەنەراڵ عەلی شامخانی سکرتێر یاسای شینەتەوەی ئێرانیش دەخەنە ئەو چوارچێوەی ئەو قەیرانەوە. دوجار زۆرینەی شیعە لەسەر زورفی ڕێکەوتن. بەڵام ئەویش کۆدەنگی لەسەر نییە و هێشتا زووە ناوبراو بتوانێت بەسەر کۆسپەکاندا سەرکەوێت. منذ شهور في سوحة التظاهر والاعتصام بحراكهم السلمي من أجل التغيير والمطالبة بالحقوق المشروعة لبناء دولة المؤسسات.